بینەرانی یازید و خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حزبی حکومەتی. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێیان عەبدوڵڵا دارابی و ئەحمەدی نیڤزوو فعالی سیاسی و کۆمۆنیست سەباس دەکەین لەسەر وەزعیەتی ئێستای ئابادان و ئەو ئیتفاقات ناگوارانەی کە لە ئابادانە ڕوویدا. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هەردوو هاوڕێ بەخێر بێن بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس دەستان خۆش بێت. سپاس بۆ ئێوەش کە داوەتەکەی ئێمەتان قبوڵ کرد. هاوڕێ عەبدوڵڵا دارابی، ئەوەڵین پرسیارە ئاراستەی ئێواکەم. اتفاقی مترۆپۆلی ئابادان کە عەدەیەکی زۆر گیانی خۆیان لەدەستدا تا و جێگەی کە بەئێستا ئامارەکان باسیەکەن نزیک 20 نەفەر گیانی خۆیان لەدەستداوە و تبقی گفتەی ئوستانداری خوزستان 38 نەفەریش بێسەر و شوێنن و هیچ خەبەرێکیان لێ نییە. ئەم فاجعە عەمیقە کە ئێترازی بەرهەقی کرێکاران و خەڵکی ستەمدیدەی ژێر چەپۆکی جمهوری ئیسلامی لە داخل و خارجی ئێرانە نیشان ئەدا و جمهوری ئیسلامی لەگەڵ ئەمی ئەتراز و ناڕەزایەتی وەسیعی خەڵک ڕوبەڕووە و خەشم و نفرەتی خەڵکی هەڵخرانوە. سەبارەت بەم وەزعیەتە ئێوە دەڵێن چی و چۆنی باسەکەن؟ بەڵێ وەک خۆت ئیشارە پێکرد، مەسەلەی فروپاشی ئەم دوو بورجە بەناو بورجی دووقلو لە بەناو بورجی مترۆپۆل لە ئابادان حقیقەتێکە کە لە درێژەی ئیدامەی حیاتی کەسیفی جمهوری ئیسلامیە پڕ بوو لە درۆ، تەناقۆز، فڕوفێڵ لەگەڵ خەڵک، نەهاتن بەدەم خەڵک و بە ئاشکرا. ئەمە بووە بەعەزەوە کە باری سەرشانی خەڵک عەلارەغمیەوە کە زیاتر لە 35 تا ئیسا لەو کەسانە کە کوژراون لە ڕووخانی ئەم بورجا زیاتر لەوەش نزیکەی 40 کەسیش مەفقودە. الرژیم حل لە سەرەتاوە وەختی ئەم ئیتفاقە ڕوویدا لەم شارە کلیدی و حیاتیە کە منبع و منشەی نەوت و گازە قسەکانی بەوە دەست پێکرد کە ڕایەک ئەعلامی کرد کە ئەمە دەستگیر کراوە. عەبدولخالق ئەم کابرا کە ساحەبی ئەم بورجە دووقلۆسە زاهرەن، بەڵام شارەداریشی تایە و مەقاماتی دیگەری جمهوری ئیسلامیشی تایە و ئەساسەن هین خودی جمهوری ئیسلامیە. ئەوە قسەکانەوە بوو بۆ کە جوابی خەڵ نەدەنەوە، بەڵێ ئەم کەسە گیراوە. ڕۆژێکی پێنەچوو و دوومی قسەیانەوە بوو نەخێر ئەویش لەژێر ئەم تەخریب و ئاوارات گیانی لەدەستداوە و تیاچووە. هەمووی ئەمانە لەلایەن پزیشکی خۆیان تایید کرا، بەڵام خەڵک بە دوورایان ستۆ و ئەم ئیتفاقە ڕووی نەداوە. داوای جەنازە و لاشیان کرد، هیچ کەم لەمان نەبوو. گەرکەوە بڵێم کە عەلارەغمی ئەم ماڵوێرانیە کە بەسەر خەڵکاتوە و بە تەوری عادی و نۆرمال ئەوە کە لە دنیا بلەخرە اتفاق ئەکەوێت و ڕۆداوەیە کە بلەخە بێن بەدەمم خەڵکە و ئەم ئاوارە بەسەم خەڵکۆ لایەن ئەوانەی کە هێشتا نەمردوون نەجاتیان بن و ئەوانەش کە مردوون هەن نەجاتیان بن. ئەمە اتفاق ئەسڵ نەتەنیا ڕووی نەدا، هیچ کەسیان نەهێنا و هیچ ئیمکاناتێکیان بەکارهێنا، دەستیان کە بە فڕۆفی شار. بۆچی ئەم کاریان کرد؟ لەبەرەوە کە بێژن کەسی باسی ئەم ساحەبە نەکا، کە شکایەت نەکا، کەس ئەم ماجرا بخەوێن بەم شێوە. وی ئەمە ڕق و تووڕەیی و بێزاری خەڵک لە سەطحی ئێران و لە دەرەوەی ئێران ئەمە چەند بەرابەری کردو. وی من گەرەکمەوە بڵێم کە ڕژیم هەر هەنگاوێک ئەنێت بە نەزەر من خراپتر لە هەنگاوی پێشووتەی ئەچەقێت، بە دلیل ئەوە کە بە دلیلی ئەساسی ئەوەی کە خەڵکی بۆ مهم نییە. سوود و سوود ئاوەری ئەوەڵین قسە و باسێکە کە جمهوری ئیسلامیە کە هەرکە چەبیارا هەر کەسێک بەدەخەرە لە مخالفت لەگەڵ لەم سوود ئاوەریە قسەکە ئەیگرێ، ئەیکوژێ، زندانێکە، زوانیە بڕێ، ئەزیەتێکە، ئازارێدا و غیرە و زالێک. ئەمە متفاقە بە نەزەر متفاقێکی گەورە بوو و الان حدودی 11 زیاتر لە 11 ڕۆژە خەڵکی ئابادان، خۆڕەمشار، ئەندیمشت، تەواوی شارە گەورەکانی خوزستان بە ئیزافەی تاران، بە ئیزافەی یەک دوو شاری ئیسفهان تایزە بە حمایەت لەم خەڵکە هەستاون و بەدەخەرە ئەترازیان کردووە. ڕژیم ئیتر زانەی کە درۆکانی بۆ پەسا نادرێ و بەدەخەر ناتوانێت خەڵک پاشەکشێ پێکە و خەڵک هەمووی ئەمانیان ڕەت کردوستەوە، بەدەخەرە هات بە شێوەگەر جۆرا و جۆر تەداخولەکانی کرد. تەداخولەکانیەوە بوو کە تعزیەدا بنێن و خەڵک لە خودی تعزیەکە بەشداریان کرد بە شعاری کوبەندە و بە قەڵ خۆیان ساختارشکان عەلەی جمهوری ئیسلامی، یعنی ئەم درۆ دەرەسەیشیانە پوچەڵ کردو و عەلەی جمهوری ئیسلامی هاتنە مەیدان و دەیان ئێبتکار و کار لە ماوەی 11 ڕۆژی ڕابردووە
دژبە حرەکەتی جمهوری ئیسلامی لە کاتێکەوە ئەم دوو بورجە تەخریبون و ڕووخاون و بەلاخەرە ڕووخاندەکەشی ئەناشیە لەوە کە ئەمانە ئستاندارد نەبوون کاتی خۆی قڕە و دەمبۆڵان لە بین خوانە بووە بەڵام گیان پێ نەداوە چون گیانی خەڵکیان بەنەوە فرە مهم نەبووە بۆ گەرەکمە بڵێم ئەمە هەنگاوێک تازەیە لە ڕووداوێک تازە لە ئێرانە کە پێڵێن تەخریبی بۆژی دوو قوڵ و کەیفیەتەن بەلاخەرە خەڵکی معتەرض نسبت بە حتا بە مانگەلەوە پێش زۆر چند و تیشترن زۆر عەمیقتر هاتوونەتە مەیدان ڕژیمەکەی خۆیان چاکە ناسن 3 ساڵە لەگە دەست و پەنجە نەرمەکەن گەرەکمە بڵێم ئەم ئەعتراز و ناڕەزایەتیە لە سطوحی مختلفی جامعەی ئێرانە لە کرێکار لە ژنان لە گەنجان لە هونەرمەندان لە سینەماگەران چ لە داخل چ لە خارج بەلاخەرە ئەعتراز بەرز بووە و هەمووی محکومی کردووە و حتا بەشێک لە سینەماگەران کە لە خارجان لە شاری کنی فەڕەنسا بەلاخەرە لە جەلسەیەکی مهمی ساڵانە بەشدار بوون لەوێ داوایان کرد کە نیروی نەزامی ئەسلحەکەی دانێ گەرەکمەوە بڵێم کە ئەم ئەعتراز و ناڕەزایەتیە تەفاوەتی بوو لەگەل جاران بۆ مانە هاوپشتی و هاودڵی و هاودەربی خەڵک مهمتر بوو جدیتر بوو شعارەکان کوبەندەتر بوون ئەعترازەکە ڕێک ڕاستەوخۆ ڕژیمی جمهوری ئیسلامی مۆردی هەدەف قەراردا بوو زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هەوری ئەحمەدی نیکزوو ئێوە بە عنوانی کۆمونیستێکی دەخیل لە ئینقلابی 57 ئێرانە و ئەترازاتی ئەمڕۆی کاریگەران و خەڵکی ئازادی خوازی ئێران چۆن دەبینن ئایا جنبشی سەرنگونی کە وەسیعەن بە پانایی ئێران دەست بە جمهوری ئیسلامی هاتووەتە مەیدان بە لەحاظی کەمی و کەیفی و لەگەڵ ساڵی 50 قابلی مقایسەدا ئەگەر ئەرێ چه تەفاوەتایەکیە یان نا دووبارە سپاس دەستان خۆش بێ بە نەزەر من ئەسڵ قابل مقایسە نییە دوێکە لەگەڵ ئیمڕۆ قابل مقایسە نیە هەفتەیە لەمەوبەر لەگەڵ ئیمڕۆ قابل مقایسە نیە ساڵێ لەمەوبەر لەگەڵ ئیسا قابل مقایسە نیە ئیسا بۆ 43 ساڵ خەرکە بێ بۆ 44 ساڵ ئەسڵ دنیایەکی ترە ئەسڵ هەرچی شتە گۆڕیاوە هەرچی بەتایبەت ئەم وەزعی ئەمە لەم بەینە ئەم دوو جەرایانە کە هاتە بەرەوە ئەم مەسەلەی پاندمی 19 کۆرۆنا لەگەڵ ئەم جەرانی شڕی ئوکراینە کە ئیسا هەیە ئەسڵ ئەوەی تر دنیای گۆڕا بدێتە فازێکی تر من جوان لە بیرمە لە 57 ئێمە لە دەوروبەر مەریوانە نیو سەعات 20 دقیقە بەپێ دوور بووین لەوانەوە پێشمەرگە بووین نامەیەکمان ئەنات بۆ مەریوان ئەمان کرد بە خەو سەرە ناخوونێ ئەمان خست ئەوایە یەکێ بەهاتایەکە ئەچون بۆ مەریوان خەڵکی لادێ بۆ کەل و پەلسەندر قەن و شەکەر و نان و برنج و لەم شتکەرە ئەم نامە ئەوایە ئێمەمان پێشایە لە دڵ خۆمان کرا بە خەو سەرە ناخوونێ ئەوی بی خساتە ناو پوزوی شواڵەکەی یا بجێگەی قایمی بکردایەت کە بیشیان گردایەت ئەم ئینسانە حتمەنە بەم نامەوە دووچار مشکڵە بوو ئەگەر ئەعدامیان نەکردایەت لە عەقل هەتایە لە زیندانە ئەبوو بەڵام ئیسا ئالەم دەڕۆژ لەمەوە بە تەظاهرات بوو لەبەر مەجلسی سوئێدا نزیک بە 200 نەفەر لێوە بووین سەمانە کرد لە ئەحزابی کۆمۆنیست و شۆراوە ئەم تەظاهراتە تشکیل درا کوڕێ لێکێ لە ڕەفیقەکانمان سعی ئەوێ هەن ئەو بە مۆبیل هەر بە تەلەفۆن فیلمبەرداریە کرد ئاخری چووتم سعیەوە چییە بۆ تەلەفۆنەکەیت و بێبات قسە بکەین لەم شتێرە وتی کە ئەحمە قسە مەکە فعلەن فیلمبەرداریەکەم فیلمبەرداری بۆ کوێیەکەی وتی ئەمەکە ئیسە فیلمبەرداریەکەم دەقیقەن ئەچێتە دەماوەن تاران لەگەڵ ئەوێ هەنگە یعنی تۆ ئەم تەغیرە عەزیمە ئەم تەغیرەکە قابل مقایسە نییە ببینێ یەکسەر تەظاهرات لەبەر مەجلسی سوئێدۆ ئەدریا بە لایڤ و درێکت ئەدریا بە ئەوێ هەموو بە تاران بە ئێرە جا ئەمە مەسەڵەن بۆ ئەمە نمونەیەکی بەرجستەی بوو ئیسا ئەسڵ مەسەڵەن بۆ ئاگاداری شاری ئەو شارەی ئێمە شاری مەریوان دکتۆرێکی تیا نەبوو ئادەم بینە لەگەڵ خانوێکە لەگەڵ برایەکمان قسەمە کرد هەوڵ خانوێکم پرسی کە خەسوویە وتم
خەسوو چۆنە حاڵی باشە وتی ئەیبەنە لای دکتۆر وتی وڵات 4 دکتۆرها بەسەریۆ هەر 4ەکەی نەوەی یعنی ئەسڵ قابل مقایسە نیە لەگەڵ ئەو زەمانە کە ئینقلابی 1950 کرا ئەم جارە ئەم هەموو ئیمکاناتە سوسیال میدیا ئەم هەمووە ئاسانکاریە بۆ میامەکان هاتووسە بەرەوە کە تۆتواری ئەو پڕی ئیسرائیلی لێ بکەیت بۆ گەیاننی دەنگی خۆت بە دیگەران گەیاننی دەنگی خۆت بە جامعە گەیانی دەنگی خۆت بە هەرچی گزێ جا بۆ ئاگاداریت من هەمیشە باسم کردو ئیسیش هەر وەختێ تریبونێ کۆنگرێ کۆنفرانسێ شتێ بووە ئەم قسەمە کردووە ئەم ئیمکاناتە کە هانە بەردەست ئێمە ئیسفادەی لێ ئەکەن دژمنانی تەبەقاتی ئێمەش ئیسفادەی لێەکەن بە نەحوی ئەحسن هەروەها جمهوری ئیسلامی ئیسفادەی لێەکە ئێژێ 300,000 نەفەر کان لە ڕاتە لەگەڵ ئەم سوسیال میدیا و فەیسبوک و تویتر و نازانم کلاپهاوس و تەلگرام وانەیەکە بۆ ئەوە بتوانێت بەر خەڵکی پێ بگرێت جا ئەسەن ئەمەسەکە قابل مقایسە نییە و ئەو جارە ئێمە ئەبێ لەم ئیمکاناتەکە هەیە ئەو پەڕی ئیسفادە بکەین کە دەنگی خۆمان بگەینی بە تەبەقەی پێکە بە هاو تەبەقەکانمان بە کۆمونیستەکانمان کە مشکل کەمتریان بۆ بێتەوە لە تەجروبەی ئێمە ئیسفادە بکەن زۆر سپاس دەگەڕێمەوە لایەوە کاک ئەحمەد هەورە دارابی هەروەکو دەیبینینەوە تەنیا ئیدعای نییە کە دەیتێن جنبشی سەرنگونی لە ئێرانە واقعاً بەهۆی ئێترازی وەسیعی خەڵکی ئێرانەوە واردی فازێکی و دەورەیەکی تازە بووە کە حاشا هەڵنەگرە و دەیبینین و دقیقاً بە پێی ئەو ئێتراز و مبارزە دژ بە جمهوری ئیسلامی کە وجودیەیە منافعی تەبەقاتی چ ڕاست و چ چەپیش لە گوزەشتە ڕۆشنتر و بەرجەستر دەیبینن و دیارە لە نەزەریەوە چەشمەندازی ئەم وەزیێتە و سەیری پێشڕەوی ئەم ئێتراز و ناڕەزایەتیە ئێوە چۆن یەبین و پێ دوایە بە سەرنجامەکەی بە چۆ ختمە بێ بەڕۆی من الان جنبشی سەرنگونی لە ئێران وارد ئەم فازە بووە کە تەبەقاتی ئەسلی جامعە بەناو تەبەقەی سەرمایەدار کە خودی حکوومەت و سەرمایەدارانی متشەکڵە لەلایەکۆ لەلایەکیشۆ نیروی ئەسلی جامعانی تەبەقەی کارگەر یان نیرویەکە تۆلیدەکان نیرویەکە بەشەریەت لە کورێ ئەرزا لەسەر پێی خۆی ڕاگرێەوە ئەی ژێنێت ئەم دوو تەبەقە لە مەقابڵیەکە لەم جنبشا کە جنبشی سەرنگونی جمهوری ئیسلامی قەدیان ئەلم کردووە ئەمە لە تاریخی چەندین سەدان ساڵە ئێرانە وجودی نەبووە بەم ڕوونیە و بەم ڕۆشنیە هەرێکە لەم نکاتە لە ساڵی 50 تا وەختێک کە بیرەکەنومەتیا ئەو کاتێک گەنج بووین و بەخەر نەقشمان ئیفا کردەوە نەقشی ڕەهبەریمان ئیفا کردووە چونەوە حزب نەبوو ئەحزاب وجودیان نەبوو ئێمە سەرڕایەوە کە خەڵکمان کۆ کردو ئەبزار و ئیمکاناتی ئەوەش کە متشەکر بین متحەزب بین خەریک ئەوەش بووین یعنی ئەرکی سەشامان گەورە بوون گەرکمە بڵێم ئیستا دوو تەبەقە لە جامعە ئێرانە قسەی ئەوەڵ و ئاخرەکە یەکە تەبەقەی کارگەرە یەکە تەبەقەی سەرمایەدارە ئەمە ئەو شتەیە کە تا ئیسەر لە جنبشی سەرنگونی نە 50 وجودی بووە و تاوەکو ئیستا لە 50 شۆ تایزەکە 43 ساڵە بەم زەقیە بەم ڕۆشنیە بەم گویاییە بەنەزەرم وجودی نەبووە ئەمە ئەو شتەسە کە هەر کام لەمانە تەلاش ئەکەن چەشمەندازی ئاتی جامعەی ئێران بالاخره بخەنە بە پێی خەڵک بۆ خەڵک انتخابی کە ئەمە ئەو شتەیە کە لەئان ئیتر وجودی هەیە ئیسا تەواوی ئەو خەڵکە کە لەو بەینا لەو وەسەتا هەر کام تماشای ئالتەرناتیو بۆ چوونی ئەم دوو تەبەقەیەکەن بزانم کە هەریە سەنگێنن وبزانن کامیان بە نەفعێکی وە کامی ئەتوانێت بێ بە خێر و بەرەکەت بۆ خودی کۆمەلگای ئێران بەگشتی و بتوانانی ببێ بە ئازادی ببێ بە بەختەوەری بێ بە شادی ببێ بە زندگی ئەمە ئەو ئەتوانێت ئەمە واقعە و ئەمەش ئەتوانێت ئەو چەشمەندازەکە تو ئیشاری پێ ئەکەیت و ئەپەرسیت ڕۆشنی کاتۆ تاریخی ئەمڕۆی ئێران تاریخێکە کە کرێکاران نەسلی جوانی ئەمڕۆ ئاگارە لە سەحنەی سیاسەتە قەدیان ئەلم کردووە و بە دروشم و
شعار و بە سیاست و تاکتیک و بۆچوون و تەشەکولی خۆیان و هاتوۆتە مەیدان قسەی شوراکەن قسەی یەکگرتنەکەن اتحادەکەن قسەیەوەیەکەن کە ئەم ڕژیمی سەرمایه‌داری جوابی نیازی ئێمە نەداوەتەوە لە تووری تاریخ ئێرانە و ئەبێ ئێمە خەڵک کۆبینەوە دەریاک بەنظام چینە ژێر چەتری تەبەقەی کارگەر بۆەوە کە بتوان یەک جار بۆ هەمیشە بتوان چارەنووس خۆیان ڕقم لەبن ئەمە ئەو بەشەیە کە بەنەزەر من ڕۆشنتر شەفافتر بێغەل و غەشتر خەریکە قەت ئەلەمەکە و ڕۆژ بە ڕۆژ ئەچێتە بەرەوە و ڕۆژ بە ڕۆژ بەهێزترە بێ قودرەتمەندترە بێ متشەکڵترە بێ تەشەکولی خۆی ئەبزاری خۆی ئیمکاناتی خۆی بۆ ئەوە کە اقتدار و قدرەتی سیاسی دوای جمهوری ئیسلامی بەدەستەوە بگرێت شتێکە کە لەعان بە چاوی هەموو خەڵک بە چاوی خۆی بینێ حتا نازری خارج ئەگەر عبورکە بە ئێرانە بێت و بڕۆ و چاوی خشێنێ بە وزای ئێرانە متوجهەوە بێ کە ئەم تەبەقە بە معلمیۆ بە ژنان و بە گەنجان و بە جوانان و هەمووی خەریکن بالاخره دفاع لەم شتەکەن کە تەبەقەی کارگر لەلایەکی تریشە سەرمایه‌داریە کە خودی دەوڵەتی جمهوری ئیسلامی و سەرمایه‌داری 43 ساڵ حاکمە بە ئیزافەی تەواوی ئەو دەست و پەیوەندانە کە لە توولی 43 ساڵی ڕابردووە بە شیرە گیانی خەڵکیان مژیوە و بالاخره بە پوڵ و سەروەتێک تەبەقەی کارگر بەرهەمی هێناوە و بالاخره ئەمانیانە خستوەتە ڕێ من گەرەکەم ئەم چەشمەندازە لە ئەم چەشمەندازێکی قەویە ئەم نەوعە لە حرەکەت و تحرکی سیاسی اجتماعی و کۆمەڵاتی لە ئێرانە زەقتر و بەرچاوتر وەمە ئەو ترسەیە کە الان هەموو سەرمایه‌داران چ لە ئێران و چ لە خارجی کشوەرە واقعا دەوڵەتانی تراوە لە شوێنە جغرافیاهای ترا بە نەزەر من بە شدت حەزەری لە یەکەن بە شدت نیگەرانیانەکە و بۆیە دەست لە جمهوری ئیسلامیان هەم نەگرتووە تا ئیسا ئالتەرناتیڤێکی جدی خۆیان بۆ پەیدا نەبووە و بەوان بێت بە نەزەر من جمهوری ئیسلامی هەر بەم شێوە ئەیانۆ بەڵام خەڵک و تەبەقەی کارگر بە نەزەر من ئەمان لێ قبوڵ ناکات. زۆر سپاس دەگەڕێمە لای تۆ عەبدوڵڵا دارەبی. هاوڕێ ئەحمەد هەروەکو خۆ لە ئەوەڵی تەوزیعەکانتە باست کرد کە لە ئینقلابی 57 هەموو لە بیرە و حزورت بووە و وجوه لەو ئینقلابا بووی هەروەکو ئاگاداری لەو دەورەشە نیرۆ مرتەجەعەکانی شارە مەرزیەکان بە تایبەت شارە مەرزیەکانی ئێران و لەوانەش شارەکەی ئێوە و سنەش و مفتیزادە و قیادە موەقەت و مالیکان و دەرەبەگەکانی مرتەجە کە پێش ئینقلابی 57 دەسە و دایرە و هاوکاری حکوومەتی پالەوی بوون بلا فاصلە بەدوایەوە کە ئاڵوگۆڕێک لە ئێرانە ڕوویدا بە نەفعی جمهوری ئیسلامی و ئیسلامی سیاسی لە مقابلی خەڵک و کاریگەران و کۆمونیستەکانە ڕاوەستان. ئایا قەد عەلەمکردنی ئێستەی نمونەی ئابادان عەشایرەکانی ئابادان و لوڕستانیش بنەوەیە ئەمڕۆکە هەروەکو ئەو گزەشتە ئەو تاریخەی کە باسمان کرد لە 57 وەکو مرتەجەعینی ئەو دەورە ئەو تەسویرە لە زێنی ئێوە زیندووە کاتەوە ئەگەر ئەرێ دەبێت چی بکرێت لە مقابل ئەم مرتەجەعان و عەشایرانەی کە بێن ئەم خەت و جەهاتی مبارزە و ئێترازی کاریگەران و زەحمەتکێشان بەلا ڕێدا بەرن. بەڵێ هەروەها کە ئێمە خۆمان بە بنیامگەر ئینقلابی کۆمونیست زانین خۆمان بە لایەنگەری مبارزەی تەبەقاتی ئەزانین و هەوڵ و تەقالامان ئەوەسە کە دەنگمان بگەینین بە تەبەقەی فکرەکان و کۆمونیستەکان بە جوانان بە ئەم جنبشگەرە کە لە ئێرانە ڕێکەوتووە لە شارێک و دوان و دە و سەگ گوزەشتێ جەماعەتی کۆنەپەرست و دواکەوتووی لە ناو جامعەیشە ئەوانیش تەقالان هەوڵن پەنا ئەوەن بۆ ئەوانەی وە هاوتیپ و هاوفکر و هاوزکری خۆیانن لەوانە ئەم عەشایرانە دوێکە بە شمشێر و خنجێر و پێرەکە دوێکە بوو هاتن لە ئابادانە دەستیان کرد بە ڕێژە و لەم شتێرە ئەم هەموو تفەنگە لە ئێرانە کەسێ بگرن بە دادلاتی خەڵکۆ ئەیخەنە ئەو دیوە ئیشە چۆ ئەم هەموو تفەنگ و خنجێر و شمشێرە هات بەناو ئەم ناو ئابادانە ئەم ڕێژە چوون جمهوری ئیسلامی ئەسڵ نەک مێشوەیەکی میوان نەبوو پشتیوانی شیریانە کرد ئەمە ڕێک جمهوری ئیسلامی سەرفەندگەرێک ئیستفادە ئەکا قەبلەن کردوویە کە ئەمانە مۆرەگەر سوختن تازە بەکە تازە لەکوێ دنیا عەشایر و نازانم ڕێیس قەبیلە و نازانم ئەمانە
ئەساسەن نەماوە دنیا بۆ دۆ قورد سەرمایه‌داریە و تەبەقەی کرێکارە باشە ئەو وەختە بەڵام ئەوان بێکاردانانیشن باشە لەمانە ئەچنەوە بۆ لای ئەوانەی وە هاوفکریانن ئەچنەوە بۆ لای ئەوانە پەنا ئەوەن بۆ ئەوانەی کە مەسلحەتیان ئەپارێزن باشە لەوانەیە تەزادیان بێت تەزاد شکۆلت بەڵام لە ئەسڵا لە یەک ڕیشە لە ئەسڵا لە یەک نوتکە جەماعەتی عەشایر جمهوری ئیسلامی بەمانە تایشەشە بن بۆ لە تووری ئەم 43 ساڵە لە تەریخ دواکەوتی ترین قستی ئەم جاماعەوە باشە پەنای بدو تۆ زانی لە ئێرانە چنە ئیمام زافەیە بۆ تۆ زانی لە ئێرانە لە سنا ئێمە هاتوینە سەر دەرەوە دوو تەکێ بوو تەکەی دەروێش ئیسا ئێژە 300 تەکەی دەروێش گاتیە باشە لە مەریوانە 3 مزگەوت بوو ئیسا 50 یعنی جمهوری ئیسلامی یعنی ئەوانەی کە مقابل ئێمە ئەوێسن بێکار دانانیشن ئێمە ئەرک لەسەر شانمان زۆر قورسە ئەبێ بەتەواو قودرەت بۆ دەنگمان بگەینین بە خەڵک دوای ئێمە من عەقیدەم وایە ئێمە نابێت نوسخە پێچین بۆ ئەوانەی لە ناو شارە خەریکن لە ئێرانە لە مەریوانە لە سنا لە تارانە لە شیرازە بەڵام ئەوان ئەتوانن لە تەجروبەی لە ئەخەت زیاتر لە نیم قەڕن ئێمە ئیستفادە بکەن ئەوانی وا ئەتوانن بەکاری بێن مەسەڵەن یەکێ لەوانە مەجموع عمومیە ئەمانە کە دەست ئانە حرەکەتێت ئەچێ ئەم حرەکەتە بەر لە ئەوە دەستی پێ بکەن دانیشتن بکەن بە یەکۆ هاوفکری بکەن بە یەکۆ سازماندەهی بکەن سنە لەگەڵ مەریوانە سنە لەگەڵ تارانە تاران لەگەڵ ئابادان لەگەڵ شیرازە لەگەڵ ئەسفاهانە ئەمانە تەجروبەگەرێک کە ئێمە لە ساڵ 57 ئێمە گشتمان ئەمانمانە گشتی بوو و ئیسیشە بە چێ جۆرە گەرەکمانە بیگەینە ئەم جوانگەرە ئەم فعالگەرەکە ئایسەهان لە سەحنەی سیاسیە و خەریکن وازاکەن لە ئێرانە ئایسە من خەبەرم بیست کوژرە ئەینە ئەوانەی وا مردوون جەنازە 37 جەنازەیان دەرکێشاوە لەژێر ئاوارە لەو ئەو ساختمانی مترۆپۆلە جا ئەوەسە حتمەنە ئەمانە ئەبێ ئەمانە گشتی یەک کاسە فکرێت ئەمە بەم پراکەندەگیە ئیمڕۆ لە ئەهوازە سۆزی لە ئابادانە دووسۆ لە تارانە ئەمانە ئەبێ بە یەکۆ تەماسیان بێت ئەمانە ئەچێ بە یەکۆ هاوفکری بکەن بەتایبەت شارە کوردنشینەکان ئەمانە گشتیان بە یەکۆ مەریوان سنە سەقز بانم بۆکان مەهاباد ئەمانە ئەبێ گشتیان یەکتر بدۆزنەوە بە یەکۆ تەماسیان بێ ئەمجارە دەخاڵەتگەر بن ئەبێ حتمەنە ئەنا جمهوری ئیسلامی ئیمڕۆ لە مەریوانە نیرو تێرە لە کامیاران و لە سنۆلەوە دوو ڕۆژتر سەقزە هەر عینی شتەکات ئێمە تەجروبەمان ئەمانە ئەبێ هەروە ئەو تەرفەنگەرێ بەکارەبا ئەبێ تۆ زدەکەی بێکەی لەبەر ئەوە کە موفق بن لەبەر ئەوە ئەبێ ئەم جرایانە کە لە ئێرانە بەتایبەت ئەمە ئەبێ هەروە من لە سینمارەکس ئابادان و ئەم ئینقلابە دەستی پێکرد هیوادارم بە ئەم ڕوخانی ئەم مترۆپۆلە هەر لە ئابادانە جمهوری ئیسلامی بکرێتە زوباڵەدان تاریخ و ئاساری نەمێنی زۆر سپاس بۆ تەوزیحەکانت عەبدوڵڵا دارابی هەر لەم قسانەی ئاخری هاوڕێ ئەحمەدەوە کە ئیشارەی کرد پەراکەندەدا خۆم بۆ خۆ ئاگاداری خەڵکی ئێران تەجاروبیانە بەتایبەت تەجاروبی ئەترازاتی 96 و 98 کە زۆر وەسیع بوو زیاتر لە سەدان شاری ئێرانی گرتە بەر تا ئەو جێگای ڕۆیشتە بەرەوە واقعاً جمهوری ئیسلامی وەلەرخست بەڵام بەهۆی پەراکەندەگی و کە هەروە هاوڕێ ئەحمەدی ئیشارە پێکرد ئەمەلەن بە تەجروبە پێمان سابت بوو سەرکوت کرا پەراکەندە کرا و ئێستا ئەم ئێترازە و ناڕەزایەتیە کە لە خوزستان و بەتایبەت لە ئابادانە دەستی پێکردووە و جەماعەتێکی زۆر لە ئێتراز و مبارزەکانی پێشوویان و ئەخیرەنیش بەهۆی ڕوخانی ئەو ساختمانەوە تێدادێکی زۆر ئینسانگیانی خۆیان لەدەستداوە ئەگەرم ئێترازاتانە بە نەزەری تۆ سەراسەری بە معنای واقعیەکەی ئەو قین و تووڕەیەی کە بە پانایی ئێران دش بە جمهوری ئیسلامی وجودی هەیە نەخرێتە سەریەک ئایا احتمالی عقبنشینی دووبارە بەم ئێتراز و ناڕەزایەتیش وجودی نییە لەم رابطەدا مشەخەسەن پرسیارەکەم ئەمەیە باتەوەجێ بەوەی بەرنامەکە کوردیە بانگەوازی تۆ بۆ خەڵکی کوردستان بۆ پشتیوانیکردن و دیفاعکردن لە
ئەو وەزیێتەوە ئەوەی ئەترازەی کە لە خوزستانە ئەوڕۆ هەدە و هەروەکو هاوڕێ ئەحمەد باسی کرد ممکنە بەیانی لە شوێنێکی تر و لە کوردستان و یا لە سیستان و بەلوچستان و یا لە تاران و لە شارێکی تر بێ ئەم ئەرک و وەزایفە چەندێکەکەوێتە سەرشان بە عام خەڵکی ئێران بۆەوەی کە واقعاً جمهوری ئیسلامی ڕیشەکەن کرێ و خرێتە سەتڵی ئەشغاڵەوە. قسەکەی منەوەیە کە ئەو دەردە خەڵکی ئابادان هەسی، ئەو دەردە خەڵکی تاران هەسی، شیراز هەسی، مەشهەد هەسی، جنوبی ئێران هەسیان، بەناخەم خەڵکی کورجی ئەو دەردەی هەیە. ئەو دەردە دەردێکە کە دەردێکی تەبەقاتیە، دەردی ژیانە، دەردی گوزەرانە، دەردی نەبوونیە، فەقرە، فەلاکەتە، ئەختناقە، کوشتن و بڕینە، شتێکە کە تەواو سەرتاسەری ئێرانی گرۆتە بەر. بۆیە ئەم ڕژیمە مستحقی ئەوەیە کە کولی خەڵە بەرابەرێ بێسێ. وەختی ئەڵێن گشتی خەڵک هیچ قیامێک بۆ ئاگادەری بینەران و گوێگران هیچ قیامێک لە دنیا حتا قیامگەلی ئینقلابیش گشت خەڵرانە پەڕیەوە و گشت خەڵکیشی ناوێت و گشت خەڵکی ڕاناپەڕێ بەم شکڵە. دیارە گشت خەڵکەکە مەبەستمانەوەیە کە ئایا ئیسەکوت ماشای ئەگەر ئامارگیری بواە و ئامارە گردایە خەڵکی ناڕازی بۆ بەقایم جمهوریمانەوەی لە ئێرانە چەندێکە بە بڕای من فرە بە ڕاحە دەتوان بڵم 90% بێزارم. بەڵام بۆ ئەوە لە ئەریکەی قودرەت بێنێ خوارەوە بۆچی ڕژیم شا بە چەند هاتە خۆر بەنزەم بە 20% 25% ڕژیمی شا لەو کاتا کە ئێران لە بین 25 تا 30 ساڵ بوو بۆ بەم تێعداد و هێنانە خوارەوە. من قسەکەم ئەوە نییە کە ئیسەش ئەو شتە تکرار بێ بووە. ئیسا هەروەکو ئەحمەد لە پێشای شاری پێکرد لەباری کەمی و کەیفیۆ ئەوزا زۆر گۆڕنیەوە ئێرانێکی 85 میلیۆنیە. بۆیە بە تەبەقەی کارگەر الان بە نزیک بە 60 بەخۆی خانەوادەکان 60 تا 65 هزار کەسن بە پێ ئاماری واقعی. بۆیە ئەوە بڵێم کە ئەم چارە نووسە کە ئەبێ ئەم ڕژیمە لابا و ئەو چارە نووسە کە ئەبێ واقعاً دەردی ژیان و گوزەرانی خەڵکی سەرتاسەری ئێران دەرمانکە ئەو دەردی مشتەرەکە. ئەو دەردە کە تەبەقەی کارگەری هەسی خەڵکی کوردستان تەبەقەی کارگەری کوردستان هەسیان لە هەموو شوێن و کوون و قوشبنەکانە یەک چارە نووسیان هەیە بۆ ئەوە کە واقعاً بتوان بەنانونەوەیەگەن. ئەوەڵین کاریان ڕوخانی جمهوری ئیسلامیە بۆ نەفەسێک کێشن و بڕۆن بەرەوە کە چارەی خۆیان بەدەستی خۆیان بکەن. ئێمە قسە و باسی ئەمڕۆمان ئەمەیە کە فەراخانمان بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە بچن بەرەو پیری خەڵکی ئابادان حمایەتیان لێکەن بە هەر شکل و شێوەیە کە ئەتوانن وەکو شارەکانی دیکەی خوزستان و ئێران بێنە دەنگ و ئەو ناحەقیە و ئەو ئینسان کوژیە کە ئەلان بە پێی خودی ئامار نزیک بە 100 کەس نزیکە بێتۆ لە 100 کەس نەتەنیا محکومیکەن بەڵکم بڕن ئەم دەردەکە ئەو خەڵکە چۆن دەردی ئەمەشتن بێنە مەیدان لە مەیدانان نیشانی بن کە لە شارەکانی کوردستان نیشانی بن دەردی خەڵکی ئابادان ئاهوا تاران جنوب شمال غەرب شەرقی ئێران دەردی ئەمەشە. بۆیە ئێمە هاودەنگین هاوڕەنگین لەگەڵ ئەوان ناچوو لە ئەوڵی شارەمان پێکرد کۆمەلگای ئەمڕۆ ئێران کۆمەلگایکی تەبەقاتیە. ئەگەر 1001 قشری تیابێت لە دەور دوو ئاڵا دوو پەرچەم کۆ بێتەوە یەکێ نظامی سەرمایه‌داری و کۆنەپەرستی یەکێ تەبەقەی کارگەرە. تەبەقەی کارگەر ئەلان بەپێ ئامار وەرقامی خودی دوژمنانی تەبەقەی کارگەر و خودی جمهوری ئیسلامی فقط تەبەقەی کارگەر جگەل لە ژنان جگەل لە جوانان جگەل لە معلمین جگەل لە بازنشستگان بالاخره زیاتر لە 6 میلیۆن ئینسانن. بۆیە مگەرەکم بڵێم کە حەقیقەتەوەیە کە ئەم مەسەلەکە جنوب ئێرانە و ئابادانە و قەیناکە ئەمە لە کوردستان و جارێ فاستەمان هەیە و دوورین و ئەم قسانە ناخوا لەوێ ڕژیم دەسەڵات پیاکە ڕەحە دەتوانێت تۆ سەرکوتکان لەوێ زەعیفێ قدرت و توانایی کەمتر بێتەوە بۆ حملە بەتۆ. بۆیە من دەرکم بڵێم ئێرانی سەر یەک پەیکەرە تەبەقەی کارگەر یەک پەیکەرە لە ئێرانە لە هەرکوێ گەشەکە گەشەی تۆیە لە هەرکوێ زەعیفە زەعفی تۆیە لە کوردستان. بۆیە ئێمە انتزارمان هەیە چاوەڕوانی ئەوە یەکەین و داوامان لە خەڵکی کوردستانەوەی بچن بەرەو پیری ئەم ئاعتراض و ناڕزایەتیە کە بەرامبەر بە جمهوری ئیسلامی حدودی 11 ڕۆژە ئیدامە هەیە و ڕژیمی لە جێ خۆیان مێخوو کردووە لە خوزستانە و وەحشەتی خسوەتە پەیکەری جمهوری ئیسلامی. بە نەزەر من ئەگەر لە شوێنەکانی دیکەی ئێرانی شا و بەتایبەت کوردستان کە لەم لە حازانەوە زۆر با تەجروبێرانە و پرسیارانە کە هاوڕێ عەبوو کردی واقعاً پرسیارگەری زۆر مهم بوو وەشتانە لە دەوری ئێمە ڕووی داوە
الآن أوانيك هاتون بتفنقوا أوانو هاتون بجاريان كدو خوان أنوينو ونشانة دان كدو أجمو إسلامية ما قدرتين لرجبو قيادة موقت بو لكاتي خوان ملاكين مرتجعين بو أحمدي مختزادة بو هاتنو بالآخر بكردستان أخوانيان بجان ويساش خليك الناسيوناليست كاني خذي كردستان خليك هويتي أن بوشاكا كانوا دوبارا جاري كتب بريان بنو جاني خلقي كردستان ويمن إما دواما نويكا داوان لفعاليني كومونيستا دواما لكريكارانا دواما لمعلميني تيوكو شرا جناني مبارزة كب بدم خلقي أبدان بچنو بين ميدان بهر شكل وشيوية خوتان بوتانكري اعتراضي خوتان سازمان بن خوتان متحزبتر ومتشكلتر كان بو بران بركين نهائي لبرابة جمهورية إسلامية كروخاني يجاري وهم جانب جمهورية إسلامية. باز بو توضيحاتنا دهوري أحمد ايوه بتوري كلي وبتوري ويجا سوى ضعيفة لم شرائط مبارزاتية دج بجمهورية إسلامية كالكومالغا إيران وجودي هيا أخذ سرشاني كومونيستكان وإنساني آزادي خواز وبرابري طلب هر وكو خوش باسد کرد تا ام حلقة پراکندانه ليكتري وصل نبي ونبي تزنجيري آيا ام اعتراض سراسرية بسرنجامگا اگر سراسري بكري پيدوانية ماشيني جنايت و سركتي جمهوري إسلامي زمين جيركات دقيقاً وابو اصلا تماشای تاریخ بکە بالاخره چوارچێوەیەک هەیە لە دوای جەنگ جیهانی ئەوڵ ئینگلیس و فەرەنسا جامعای بەتایبەت خاوەرمیانە و بەتایبەت ئەفریقا و بەشی لە ئاسیایان هەر وا تەقسیم کردووە کە ئیتر تۆ ئێمە لە چوارچێوەی ئێرانە هاین لەم چوارچێوە فەرهەنگ و کولتور و هەرچی شتمانە لە یەک وەرگرتووە باشە ئەمجارە لە یەک باشتر حاڵیە بی ئەمجارە ئیتر ئەمە جەبری بووە بە زۆر بووە بە هەر جۆرە بووە ئیسا ئەمە لێ دەرهاتووە دەیکەوایە ئیسا ئێمە بەدەم یەکۆ نەبین تەک تەک پچر زوو سەرکوت جمهوری ئیسلامی ئەوەسە کە نیروی ویژە و نیروی یەگانهای ویژەی ناردوو بۆ ئابەدان باشە بە ئەسلحەی سەنگین و بە ئەسلحەی کورسیشۆ جا ئەوەسە خەڵکی کوردستان تەجروبەیان هەیە ئەگەر لە بیرتان بێت لە سەرپەرزەهاوە ئەو بوومەلەرزە هات کە معلومیش نەبوو بوومەلەرزە بچی بۆ خەریکە ئازمایش چیزگەن ئەتومی شتە جمهوری ئیسلامی جارێک بوومەلەرزەیە تێ برشون کە مجموعەیە دێوشتە کاولەکە ئەگەر لە بیرتان بێت لە کوردستانەوە چی کرا بەرامبەر بە سەرپەرزەهاو حتا کوڕە خەڵبۆکان بوو ئەوە لە ڕێگەی بردننی کەلوپەل و خواردەمەنی و لیباس و خۆراکوتە ئەو کوڕ کوژرا شەریف بارخۆدار لەو ئاناوە ڕەدا شەهابی گیرابوو لەو ئەوایلەکەەوە هەسا بە دووچەرخە چوو بۆ لای لە مەریوان باشە ئەمانە گشتی ئەوە نیشانەکە ئێمە هاوبەستە بین ئێمە پشتمان بە پشتیەکۆ بێ ئێمە بەدەم و خەم یەکۆ بچین قدرەتمەند زیاترە کارەکانمان بازدەهی باشترە وەلی ئەگەر پچەر بین مایان پێیاوێ جمهوری ئیسلامی لەم مرتەجع و قیادە موقەت و ئەحمە و تیزادەوە ئەمانە کەم نین کەمی دروست نەکردووە پۆرشی عەبدولکەریم و نازانم ئەم هۆقەباز و جادوگەر و نازانم سەرۆک عەشیرە و شتە تێرەتە مەیان ئەوەختە مەجموعەیەکی خەڵکی فەقیر و بەدبەخت و ئەکەونە دوایان و ئەم پچڕە نییە سەرکوتەکەن باشە کەوایە هەمبەستەگی ئەو هاوپشتی ئێمە لە جامعی ئێرانە ئەگەر بێت و هاوپشتی نەکەین زەرەرەکەین ئەو کوڕە وریا غەفوری ئەگەر لە بیرتان بێ حتممە نەکردیوتانە لە یەکی لە قارەمانانە فوتباڵ ئێرانە لە فرودگای لە مەیان فوتباڵە
لیان پرسی وتیانە فوتباڵکە چۆن بوو ئیمڕۆ موفق بوون و چێکەس وتی ئەسڵن ئیحساس ناکەم وتی بزانە ئیحساس ئەم ئینسان دۆستی ئەم بنیامە ئیحساس ئەوەی کە ئێمە ئەشێ بە یەکۆبین ئەلەمانە نیشانە وتی من هیچ فوتباڵیستم علاقەم ژیانم دەستی لێنە بەڵام ئەسڵن کە ئەبینم مردم لە ئێرانە ئەوە بۆ نان بۆ ئاو بۆ بەرق زندگیان ئاوا بە خراپترین وەچ ئەچێتە بەرەوە ئەسڵ فوتبال بۆم دەستنا بەنامەوە مهم نییە شەوڕ هەم لە فکر ئەوەکان خەڵکە چ جرمێکیان کردووە ئەمە بەشیان بێ لە قسەکان هێوتی من داواکەم ئەمانە وا مەسئولن لە ئێرانە چۆن خەجاڵەت ناکێشت کە ئەمە وەز ئەم خەڵکەسە لە ئەقل لەبەر خاتر بەقای خۆیان جا ئیتر ئەمە هاوردیان لە کورسانە جامانەیەکیان خستە ملی کە جامانە هیچ ڕفتێکی بە ئێمەوە نەبووە و نییە هیچ حەماسە و ئەوە سەها لە مل خامنەئی و لە مشکەرە هەودێن مەجموعەیەک لەم لاوە جەماعەت فاشیست و ئەوانەی وا تەمامەت خاوی تەمامەت ئەرزێنشین هاتن نەگفتیم ئینە ئەو کوڕیشیانە دافرۆسی جا ئێمە ئەم ئاتۆگەرە نین بەدەستش بنام خۆمانەوە باشە حتمەنە هاوبەستە پشتیوانی لە یەکترکردن حتمەنە بەخەمیەکەوە بوون ئیمڕۆ لە منە سۆزی لە تووە سۆزی لە ئەوە ئیمڕۆ لە ئابادانە ئەمە ئەگەڕێت حتمەنە ئەبێ ئێمە پشت یەکتر بگرین ئێمە ئەبێ هاوبەستە بین چارەنووس ئێمە لەگەڵ خەڵکی ئێرانە تەک بە تەک قۆڵ دراوە یەکۆ ئێمە ئەبێ لەو زەمینە ئەوەی لە دەستمان تێ بیکەین وەختمان زۆر نەماوە ئەم پرسیارەی آخرم بۆ هەردووکتانە بە نۆبەت لە پێشە هاوڕێ دارابی و پاشان هاوڕێ ئەحمەد جواب بدەنەوە سوالەکەەوە کە ضرورەتی حمایەتکردنی بە ئام خەڵک بۆ مشەقەسەنی سێم بەرنامە کوردیە و ڕووی دەممان لە کوردستان و خەڵکی کوردستانە بۆ دفاعکردن و هاوخەباتی و هاوسەرنووسی لەگەڵ خەڵکی ئابادان و خوزستان لە چۆ سەرچاوە دەگرێت و بۆچی ئێوە بانگەواز دەکەن کە خەڵکی کوردستان یا هەموو خەڵکی ئێران بە حمایەت لە خەڵکی ئابادان بێنە مەیدان ئەگەر لەم رابطە پەیامێکتانە بە وردی فەرمونون یەکی سێ چوار دەقە وەختان نەدا و لەم رابطە فەرمونون حقیقەتەوەیە کە هاوچارە نووسی و هاوتەبەقاتی بوونی خەڵکی سەرتاسەر ئێران بە هەموو بەشەکانیۆ ئەمە یەکێک لەو خاڵانەیە کە بە خەڵکی کورد و بە خەڵکی هەموو شوێنەکانی دیکەی ئێران ئەو شاڵێ و ئەو پەیامە ئەدات کە واقعاً بەدەم یەکۆ بن متحد بن متشەکل بن سەرەڕای ئەوە لە مەحەلی کاروژنی خۆتانە سەنگەربەندیەکەن هەموو ڕۆژێک محلاتی شارەکان بە تەشەکوری خۆتان بە مەجموعەمی خۆتان بە شوراکانتان بە هەنەوە تەشەکورێک کە پێتان نەکرێ لەخرە محکەمی ئەەکەن و سەنگەربەندیەکەن و تێکۆشن عناصری جمهوری اسلامی و طرفدارانی جمهوری اسلامی لە محلاتە پاکۆکەن و عەرسەی مانۆڕ و تەحەڕوکی جمهوری اسلامی کەمۆکەن لە عین حاڵە دوومین خاڵەکاتەوە کە ئەبێ متوجه ئەوە بن خەڵک لە هەموو شوێنەکەن نەک تەنیا لە کوردستان متوجه ئەوە بن کە چارەنووس و چەشماندازی خودی ئەم حرەکەتەوە ئەم تەحەڕوکە بۆ ڕووخانی جمهوری اسلامی و دوای جمهوری اسلامی بەرەو کۆڕە ئەمە ئەو شتەیە کە بە نەزەر من ئەبێ هەموو خەڵکی کوردستان ئەمە بزانێ من لە قسەکانیشمان هاوڕێ ئەحمەدیش ئیشارەمان پێکرد کە ئەم شەڕێکی چینایەتی و تەبەقاتیە لەبین لەلایەکۆ لەبین تەبەقەی کرێکار و خەڵکی ئازادیخواز لە ئێران و لایەکشۆ لەگەڵ سەرمایەداران و دەوڵەتە هار و مرتەجعینی تەرەفداری ئەم ڕژیمە لە سەرتاسەر ئێرانە بۆیە ئەمە لایەکی لە ئەم خواستانێ خواستی ئەوە کە واقعاً ئەوەڵین مانع لا بچێت لە بەرپێی خەڵکا جمهوری اسلامیە ئێوە لەگەڵ خەڵکی ئابادان و ئاهوازە شەریکن نەما و لەگەڵ تەبەقەی کارگەرێکە کە خوازیاری ئازادی بەرابەری ڕوفا خۆشبەختیەوە شەریکن و تێمە ڕووەکەینە کرێکاران بەشی ئەسڵی خەڵکی کوردستان تەشکیلەدەن ئەکسەریتی کۆمەلگای کوردستان تەشکیلەدەن ڕۆکەینە ئازادی خوازان لە کوردستان ڕۆکەینە کۆمۆنیستەکان ڕۆکەینە معلمی ژنان گەنجان قسەکەمانەوەیە کە واقعاً و دەردەکە ئێوە هەستان لە مەحەلی خۆتانەوە لە
شوێنی کار و ژیانی خۆتانە و دەردی ئەکسەرەتی کۆمەلگای ئێرانە بۆیە ئەگەر ئابادانی مرۆ احتیاجەسێش ئێوە کارێکن ئەرکی سەرشانی ئەوان کەمترۆکەن بربەرەکانی جددیکەن نەگەر ڕژیمە کەژیم نەتوانێت لەوێ نیرۆکانی فۆکوسکات و بەجێگەی ئەوە کە کەواقعان جوابی نیازەکانی خەڵبات و خەڵک سەرکوتکە ئەم زەرورەتێکی هاوتەبەقاتیە زەورەتێکی تەبەقاتیە کرێکارە بێ یارمەتی کرێکار بە ئازادی خوازە بە یارمەتی ئازادی خواز بە سەرمایهداریش خەریکە شەو و ڕۆژ بەخەرە و مرتەجعین و کۆنەپەرستان و ناسیۆنالیستەکان چه سەراسەری چه لە کوردستان خەریکن یارمەتی یەکەن ئەمە دێتە عارفیاتیان نەشەرم ئەمرێکی واقعیە بۆیە ئێمە بە پێوانەی ئەم ئەمرە واقعی و تەبەقاتەیە کەیسە لە ئێرانایە و کەچی ناتوانێت ئینکاریکا و مەنعیکا داوا لە خەڵکی کوردستان ئەکسەرەتی خەڵکی کوردستانەکەن چن بەدەم خەڵکی ئابادانەوە حقیقەت ئەوەیە کە مەنافعی تەبەقاتی ئێوە لە دەرەجەی وڵا حکومەکە کە ئێوە دەست بەکار بن و بالاخره حمایەتیان لێ بکەن هاودەردیان لەگەل بەشکەن بالاخره کارێکن کە ئەحساسکەن نەتەنیا تەنیانین بەڵکو پشتوانەیەکی قوی لەسەر تاسەر ئێرانە خەریکە یارمەتیادە مەسئلەی خەڵکی کوردستان تەجاربیان زۆرە لەم زەمینە ئەتوانن بە هەر شکل و شێوەیە کە خۆیان بۆیان مناسبە ئەم کارە بکەن و چن بەدەم ئەم خەڵکەوە و وەتەنیان نێڕن. سپاس هەورێ ئەحمەد فەرمووگە تۆش پەیامێک دەدە و بە وردی ڕوو بە جامعی کوردستان و خەڵکی ئازادی خواست. وەڵی من قسەم ئەوەسەکە ئێمە هاوچارە نووسین لەگەڵ تەبەقەی کرێکارە لە هەر کوێی دنیا بەتایبەت ئەوەی کە ئێمە خەڵکی ئەو منتەقەینە ئیترەمە بەدەست خۆمان نەبوو ئێمە خەڵکی ئەوەین لەوێ ژیاوین نیوە عمرمان لەوێت بردووەتە سەر لە یەک باشتر حاڵی ئەوین هاوچارە نووسی ئەشێ بکەین لەگەڵ ئەو خەڵکە بە هەر جۆرێک هەر ئیمکانێت ئەگەیەتە دەستان هەر کارێکتان لە دەستێ بەرامبەر بە ئەو فاجعەیە کە لە ئابادانە ڕووداوە کۆتایی مەکەن. من ئێمە لێرە ئەگەر لە ئارژانتین و لە ڤێنزوئێلا و لە سریلانکا مشکڵێت پێێتە بەرەوە ئێمە لێرە نیگەرانین ناڕەحەتی سعیەکەین ئەمە خەبەر بڵاوکەن ئیسە لە شوێنێکا کە لەوێ لەدایک بووین لەوێ ئایسە من نزیک 2000 نەفەر خزم و قەوم و کەس و کارمەیە گشتی ئەو خەڵکە عادینەوە خەریکی کار و زندگی لەوێ گشتی زندگی کەوتوتە خەتەر ئەمە 3 ساڵە عەزیەت و ئازار ئەوینن بەدەست مرتەجعینەوە بەدەست جاسووسەوە بەدەست سیخوڕەکان جمهوری ئیسلامیەوە بەدەست خوری جمهوری ئیسلامی و هاوچارە نووس نەبن تەک هیچ کارێ ناچێتە بەرەوە داواکەم بەدەم خەڵکی ئابادان و بڕۆن ئەوەی پێتان ئەکرێ بە پەیام بووگە بە ناردنی کامیۆنێ لیباس و ئەوەی وا لە دەسەڵاتان لە دەسە خۆتان باشترزان هەان لەوێ هەرچی لە دەستان تێ بەرامبەر باوە بۆ هاودەردی لەگەڵ خەڵکی ئابادان و باقی شارەکان تر ئێرانە کۆتایی مەکەن. سپاس بۆ جەناب کاکی. زۆر سپاس بۆ تەوزیحاتانتان و بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆ تۆ بۆ هەموو بیدەران. سپاس بۆ تۆش و مانوونەوی کاکی جان. زۆر سپاس. بینەرانی ئازیز و خۆشەویست هاتینە کۆتایی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەرچۆن ساقی و سڵامەتیتان و هەم سەرنوشتی و خەباتی یەکگرتوویتان ئارەزوومانە.